باسی ئەوەمان کرد کە زمان زۆر ترسناکە، پێویستە ئینسانی مسلمان ئاگای لە زمانی بێ. ئەم جاوتمان زمانیش بەڵایی هەیە، ئافاتی هەیە. ئافاتەکانی زمان زۆرن. ئێمە هەندێکی بە قەدەری تواناگەر خۆی پەروەردگار یارمەتیمان با لە وتارەکانی جمعەیە باسیەکەین و عەرزی جەنابتانەکەین تا بزانن چەند خەتەرە و ئاگامانیش لێی نەبووە تا ئێستا. هەر یەکێک لە ئێمە بەچی دێتە ناو ئیسلامەوە؟ غێر بە زمانی. ئەگەر بتوانی قسە بکەی کە ڕوولاڵ نەبی، ئەبێ بە زمان بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. ئەوجا مسلمانی. یعنی ئەگەر نەیڵێی لە دڵیشەوە قەناعەتت پێی هەبێ بەس نەیڵی بە زمان تۆ مسلمان نیت. کەوابوو مەسئلەی زمان مەسئلەیەکی خەتەرە. هەروەها کوفر و شیرکیش بە زمان ئەنجامەدرێ. کابرا گاڵتە بەخواکە، نەعوذ بالله، بەس گاڵتەکردن بەخوای تەعالا ئینسانی پێ کافرە بێ، بە زمانە. گاڵتەکردن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، گاڵتەکردن بە قورئان، گاڵتەکردن بە ئاەتێک لە ئاەتەکانی قورئان، ئەمانە ئینسانی پێ کافرە بێ. لەوانەیە زۆر کەس نەیزانێ لەبەرەوەی باس ناکرێ ئەم مەسائلانە. تۆ بەچی کچەکەت حەڵاڵە بێ لە کوڕێک؟ ئێستا ئەگەر کوڕێک لەگەڵ کچەکەتا ببینی لە دەرگای حەوشا قسە ئەکا، لەوانەیە بیکوژی. کوڕێکی غەریب لەگەڵ کچەک، هەتا غەریبی واش نا، یعنی برازای خۆت بێ، کچەکەت بووە لە ماڵ دەریکە، لەوانەیە بیکوژی. بەڵام بە یەک وشە کە ئەم بڵێ قبوڵمە و ئەوش بڵێ قبوڵمە، ئەوە ڕازی بم و قبوڵمە، بە وشە بە کەلیمە ئەبنە حەڵاڵی یەکتری و شانازیش ئەکەی کەوابی خاتە ناو سیارەکەی و بیبا بۆ ماڵەکەی خۆی. یعنی نیکاح و ژنمارە بڕین وشەیە، لە دەم دەرەچێ وشەیەکە بەوە ئافرەتان حەڵاڵە بن بۆ پیاوەکان و کەسیش لۆمەیان ناکە. هەروەها بە یەک وشە تەلاق ئەدرێ، حرامە بن لە یەک بە وشە. یعنی وشەیەک لە دەمی دەرەچێ ئەو ژنەی لێ حرامە بێ، هەر وشەیشە، هەر کەلیمێ. کەوابوو مەسەلەی وشە و کەلیمە با بەکەم نەزانین. جاری وا هەیە شەریک قەراردانی تیا تێکەڵا بێ، یعنی بە زمانت تاوانی شرک ئەنجامەدەی کە یەکێکە لە گەورەترین تاوانەکان. بەڵکو ئەتوانی بڵێ هیچ تاوانێک نییە ئەوەنەی ئەو تاوانە گەورە بێ. خوای تەعالا لە هەموو تاوانێک خۆشە بێ ئەگەر ئینسان بمرێ و تۆبەی لێ نەکرد بێ، احتیمالی لێخۆشبوونی هەیە، بەڵام شەریک قەراردان بە هیچ شێوازێک احتیمالی لێخۆشبوونی نییە. ئەگەر بڕۆن تەماشای قورئان بکەن، خوای تەعالا ئەفەرمێ ئین الله لا یغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. دوو جارەمە لە سوورەتی نیساء ئاەتی 48 ئاەتی 116 دووبارە بووەتەوە. کەوابوو ئەبێ ئاگامان لە خۆمان بێ و ئاگامان لە زمانمان بێ.